بەداخەوە هەندێک جار تا ئاستێک بە چاوی بەزەییەوە تەماشا دەکرێن کە ئەمە ناخۆشترین دۆخێکە کە ئێمە و خاوەن پێداویستیە تایبەتەکان ئازار دەدات. خاوەن پێداویستی تایبەت مرۆڤێکی ئاساییە، خاوەنی توانایی خۆیەتی و زۆر بەباشی دەتوانێت بەشێک بێت لە پرۆسەی وەبەرهێنان لە وڵاتدا، بەشێک بێت لە پرۆسەی بەرهەمهێنان لە وڵاتدا، بەردێک بێت لەسەر دیواری ڕۆشنبیری، پەروەردەیی، هونەری و پیشەیی و زانستیمان، ئەوەش بە مەرجی بوونی هێندێک ئاسانکاری و پشتیوانی تاکەکان و خێزان و دامەزراوە و کۆمەڵگان. واتە بۆ ئەوەی هاوڵاتی خاوەن پێداویستی تایبەت فەرامۆش نەکرێت بەشدار بێت لە پرۆسەی بەرهەمهێنان و گەشەپێدان لە کۆمەڵگەدا، پێویستە خێزان و دامەزراوە و کۆمەڵگە ئەرکی خۆی بەرامبەریان جێبەجێ بکات و ئەو هێندە ئاسانکارەی لەسەر شانێتی بیخاتە ڕوو. ئەمڕۆ 12 یادی جیهانی کە مندامان لە جیهان بەش کۆمەندانەوە بە سەربەرزیەوە بە ڕێوڕسمێکی جوانەوە یادەکرێتەوە بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان. وەزیر و کاربەدەستانی معنی بە خاوەن پێداویستیە تایبەتەکان دەچنە ناویان لیانە پرسن ئەم ساڵ چیمان بۆ کردوون و چیماوە لە ساڵی ئایندە بیکەین. بەڵام خاوەن پێداویستیە تایبەتەکان و نابینایان لە هەرێمی کوردستان ئەم ساڵ لە ساڵی 2017 نیگەرانین و نەبوونی نەوت لەم سەرمایی زستاندا و نەبوونی داهات و قوتی ژیان و بشێوی ژیانی ڕۆژانەمان نیگەرانی کردوین سەرڕای ئەوەی کەوا بووین، بەڵام ئەوە بۆ نزیکەی زیاتر لە ساڵێک و 6 مانگ دەچێ خاوەن پێداویستیە تایبەتەکان لە ژێر ناوی قەیرانی دارایی موچەیان کەم کراوەتەوە لە 150,000 بۆ 90,000. بۆیە ئێمە ئەمڕۆ 12 بە باشمان نەزانی هیچ ئاهەنگێک هیچ مەراسیمێکی تایبەت بەم ڕۆژە بکەین، بۆیە بە باشمان زانی وەکو ماتەمینیەک بینە سەربەزاری مامی گەورە بەڕێز هەڤاڵی بەڕێز مام جەلال خوای گەورە لێ خۆش بێ و لە سەرجەم شەیدانی هەرێمی کوردستان بینە ئێرە نیگەرانەکانی خۆمان لە بەردەم کەناڵەکان بڵین و لە بەردەم کەناڵەکانیش بە حکوومەت و هەرێمی کوردستان بڵین بەسە ململانەی سیاسی لە ناو خۆتانە و مەبن بە بەرداشێ بۆ هاڕینی ئێمە. بەڕاستی هیلاکتان کردین، ناڕەحەت بووین، قەیرانی سیاسی و کێشەی ناو خۆتان ئێمەی هیلاک کرد، ئێمەی برسی کرد، ئێمەی تینوو کرد. بۆیە داواتان لێ ئەەکەین یەکسان بن، یەکدەنگ بن، ڕێک بن بۆ ئەوەی ئەمەش بتوانین لە سایی ئێوەدا ژیانێکی شکۆمەندانە بەسەر بەرین.